لیژنەکانی بەغداد بە وردبینی لە موچەی موچەخۆرانی هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە گەیشتنە شاری هەولێر و دەستیان بە کارەکانیان کرد. بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا وردبینیەکە تەواو بکەن. کەنجینێ ئەو لێژنەیە ئیش و کاری خۆیان تەواو کرد، راپۆرت دەنووسن لۆ سەرۆکی لێژنەی باڵا کە لە بەغدایە. ئەو کاتە سەرۆکی لێژنە دەیخینتەوە و جارێکی دی ئەو لێژنەیە لە بەغدا کۆ دەبیتەوە و نەتائیجی ئەو راپۆرتانە شێ دەکرێنەوە و بڕیاری لەسەر دەدرێت. لیژنەکانی وردبینی بەغداد سەرەتا لە دیوانی وەزارەتی تەندروستیەوە دەست بە وردبینی دەکەن. ئەو لیژنانەی کە پێکاتون دابەش بوون بەسەر هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردەوە کارەکانی لیژنەکە بەردەوام دەبێت و نمونەی جیاوازدا لیستی موچەی فەرمانبەران وەردەگرن. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەردوو وەزارەت داوامان ئەو داوایی کە پێشووتر لە کۆبوونەوەی پێشتر لە لێژنە باڵاکە داوا کرابوو بەر لەوەی کاری وردبینیەکە تەواو بێتن خەرجی موچەی مانگێک خەرج بکرێتن بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەو کاتێک کە ئەوان بەردەوام دەبن لە کارەکانی وردبینی کردن. و لێژنەکە سەرۆکی لێژنەکە بەڵێنی ئەویان بە ئێمەدا کە ئەوان لە 100% لەگەڵ داواکەی ئێمەدان. بڕیار لە چەند خاڵێک درا کە سەرەتا ئەوان لە بەیانی زۆر دەست پێ دەکەن بە وردبینی لیستی موچەخۆرانی دیوانی وەزارەتی تەندروستی لەوە دەست پێکەن. یەک کۆمەڵ دۆکومنتیان لە ئێمە داوا کرد سەبارەت بە لە 2015ەوە هەتا ئەوڕۆ ژمارەی میلاکەکانە ڕێژەی موچەکانە ئیتر پرۆگرامی تایبەتی خۆیان هەیە ئەوان دەست بە وردبینیەکە دەکەن. لیژنەکانی وردبینی بەغدا 13 کەسن و بەسەر دوو لیژنەدا دابەشکراون بۆ هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە. بڕیارە دوای تەواوبوونی کاری لیژنەکان راپۆرتێک بۆ سەرۆکی لیژنەی باڵای وردبینیەکە بەرز بکەنەوە تاوەکو لە نزیکترین کاتدا بەغداد موچەی هەردوو وەزارەت بنێرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.